خەڵکەکەی لەسەر خاکەکەی 540,000 تۆن گەنم بەرەمێنن. نەوت لە ژێر زەوی خەڵکەکەی دەرێنن. لە سەدا 32 نەوت و بەنزینی عێراق لە نەوتی خاو لێرە جیایەکەنەوە. خەڵکی پارێزگای سەلاحەدین مانگانە 26,000 تۆن ماسی بەرەمێنن. لە چەند ڕۆژێکیشە 3 ملیۆن زیارەتکار دەچنە شارەکەیان. ئەمە هەمووی نازونیعمەتە خوا بەسەر خەڵکەکەی بارانیوێتی. ئیتر نازانم بۆ بێ خەڵکەکەی چوارەم هەژارترینی عێراق بن. یعنی بۆ بێت 91,000 خێزان لەم شارەیە هەژار بن. بەخوا ئەم هاوکێشەیە ماتماتیک زانێکی عەجیبی ئەوێت لی تێ بکە. سڵاوتان لێبێت و کاتتان باش. من محەممەدی شێخ فاتحم، باسی پارێزگای سەلاحەدینتان بووەکەم. جا سەرنج بفەرمونون، پارێزەکە ناوی سەلاحەدینە، بە نێوی سەلاحەدینی ئەیوبیۆ ناونراوە. اینجا زۆرینەی سوننەیە کەچی جێگەی لەدایکبوونی دوایین ئیمامی شیعەکانە کە ئیمامی مەهدیە. مەزاری ئاینی هەردوو ئیمامی عەسکەری لە قەزای سامەڕای سەلاحەدین کە لە لای شیعەکان ئێجگار پیرۆزە. لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان 102 ملیار دینار پشکی پارێزگای سەلاحەدین. ئەوەی پەیوەندی بە کەرتی پەروەردە و خوێندنەوە هەیە 1370 باڵەخانەی خوێندن لەو پارێزگایە هەن کە ئەگەر دابەشی بکەین بەسەر قوتابیەکانە ئەوەی پەیوەندی بە خوێندنی سەرەتایی و ئامادەییەوە هەیە، هەر دەوامێک 382 قوتابی بەردەکەوێت. با باسی چالاشی نەوتی بکەم. ئەمە پاڵاوگەی بێجیە. ئەوە وەزیری نەوتە چەند مانگێک لەمەوبەر بۆ نۆژەکردنی پاڵاوگەکە سەردانی پاڵاوگەکەی کرد لە سنووری قەزای بێجیە. پارێزگای سەلاحەدین کە ئێستا لەوێ 150,000 بەرمیل نەوت دەپاڵێوێت و سوتەمەنەکانی بەرەمە سوتەمەنەکانی وەک نەوتی سپیە، بەنزینە، گازوایلە، گرنگی ئەو بەرهەمانە کە لی دەرەهێنرێ و لە سەرەتای ساڵی 2024ەوە بڕی پاڵاوتنەکە دەگاتە 300,000 بەرمیل. بەو پێش بێ ئەو پاڵاوتنەی کە لەو پاڵاوگانەوە دەردەهێنرێت لە 132 ئەو بەرهەمە نەوتیانەیە کە لە عێراقا هەیە. بە کوی بەرهەمە نەوتەکانی عێراقەوە 950,000 بەرمیل نەوت دەپاڵێون. بەڵام حەزەکە من زیاتر لە سەرم بابەتە بمێنمەوە. با باسی چیتان بۆ بکەم؟ با باسی کۆمەڵێک بنەمای ئابووری گرنگکەم لە کشت و کاڵ لە نەوت لە سامانی ماسی. ئەوەی کە ئیبینن ئەو ڕقەمەی بەردەمم 540,000 تۆن گەنم ساڵانە لە پارێزگای سەلاحەدین بەرەمێنێت. مانگانە ئەمەیان ساڵانە بوو، ئەمەیان مانگانەیە وەک دەبینن. مانگانە 26,000 تۆن ماسی بەرەمێنێت. ئەمەشان ڕۆژانەیە، ڕۆژانە 150,000 بەرمیل نەوت دەپاڵێورێت و لە پلانی شێوک ئاماژەم پێدا لە ساڵی داهاتووە بەرز بێتەوە بۆ چەند بۆ 300,000 بەرمیل دوایە ئەوەی کە توانای پاڵاوتن لە پارێزگاکە فراوانتر دەکرێت. باش، ئێستا با من شتێکی دیکەتان بۆ باسکەم، ئەوەی پەیوەندی بە دەرامەتی ئاوە. ئەم پارێزگا لە ئاویش، لە دەرامەتی ئاویش و لە سامانی ئاوی زۆر دەوڵەمەندە. ئەو دیمەنانەی کێبێنەوە دیمەنی بەنداوی سامەڕایە. سامەڕا یعنی سوڕەمەن ڕەئا، هەر کەسێک بینی بێتی سەری سوڕماوە، بە تایبەت مەبەستم لە منارەکەیەتی. ئەوەی کە گرنگە ئەوەیە زەی گەورە دەڕژێتە ناو دیژلەوە، لەگەڵ دیژلەیە بە شارەکە تێپەڕن و پشتی هەر کەسێک ڕۆژانە 192 لیترە و پێشنیازیش کراوە لە داهاتووە 6 بەنداوی دیکە دابمەزرێنرێت و بنیاد بنرێت لەکوێ لە پارێزگای سەلاحەدین. باش، ئەم بابەتە زۆر گرنگە زیاتر لە سرێمێنەوە بە تایبەتی پەیوەندی بە پشکی خەڵکەوەیە لە نان و لە ئاو. لە نان هەر کەسێک 458 کیلۆی بەرەکەوێت لە ساڵێکە لەو گەرمەی کە بەرهەمی دێنن. لە ئاو ڕۆژانە هەر کەسێک 192 لیتری بەردەکەوێت کەمێک لەمە پێش ئاماژەم پێدا. بەڵام ئەمە کۆمەڵێک پێنوێنی گرنگی باشی ئابووری
ئەوە لەو ڕاستیەکەم ناکاتەوە کە کێشی ئێجگار گەورە هەیە لە پارێزگای سەلاحەدین و ئەم بابەتە مەراقمە گفتوگۆ بکەم لەگەڵ کەسێکی پەیوەندیدار بەم بابەتە شوێژی کورت وەرەگرم ئەها چەند چرکەیەک مەڕۆن ئێسەیەمەوە. بۆی بزانین خەڵکی پارێزگای سەلاحەدین ئێستا چۆنەژین و لە چ دۆخێکان چیان هەیە و چیان نییە. بەڕێز حسێن هادی حەموود بەربژێری پارتی جەماهیری وەتەنیە لە پارێزگای سەلاحەدین. بەڕێز حسێن ئەو کاتت باش، من حەزەکەم کەمپینێکی زۆر باشە بەڕێکرد بێت لەم چەند ڕۆژەیە. ئەوەی کە گرنگە ئەوەیە دیارترین بەرنامەی کارتان چییە؟ یعنی ئەگەر تۆ بووی بە ئەندامێکی ئەنجومەنی پارێزگا یان فراکسیۆنەکەتان براوەی سەرەکی بوو، یەکەم شت کە دەستی بۆ دەبن بۆی چارەسەریکەن چییە؟ مرحب بك أخي بجمهورك الكريم. الله وتليبير ئێوە بینێران، من ناوم حسێن هادیە، بەربژێرم لە پارێزگای سەلاحەدین لە پارتی جەماهیری نیشتیمانی بە سەرۆکایەتی سەرکردە ئەبوو مازن. ئێمە چوونەتە نێو هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانەوە. هەمووان دەزانن کە ئەنجومەنی پارێزگاکان بە پێی یاسای هەڵبژاردننی پارێزگاکانی ناڕێکخراو لە هەرێمێکدا دەبێت. ڕۆڵی ئەنجومەنی پارێزگاکان ڕۆڵێکی چاودێریە، وەکو ئەوەی کە بڵین پەرلەمانێکی بچووکە لە پارێزگاکان. ئەمانە هەڵدەستن بە چاودێریکردنی کاروبارەکانی پارێزگار و پارێزگا. دەزانی ناوچەکانمان ڕوبەڕووی کۆمەڵێک نەهامەتی و کارەسات بوویەوە لە نێویاندا هێرشەکانی داعش کە ناوچەکانمان بەتایبەت بۆ نمونە ناوچەی بێجی وەکو ناوچەی کارەسات با و ناسێنرا لە کات لە دوای هێرشەکان بۆ سەر داعشوانە. ئەوەش بە پێی ئەوەی کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیاری لەسەردا لە ساڵی 2016 چونکە هەموو ناوچەکە ڕوبەڕووی کاولکاری و وێرانکاری تەواو بووەوە کە نزیکەی 8,000 خانوو لە نێوبران، زیاتر لە 17,000 خانوو زەرەری پێگەیشت. خەڵک زۆرینەی مڵکەکانی لەدەستدا، کەلوپەلەکانیان لە نێو چوون. ئێستا چوینەتە نێو ڕکابەتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. دەزانین بەوەی تاوەکو ئێستا ناوچەکانمان پشتگیری حکوومەت نەکراوە، بە تایبەت لە بابەتی قەرەبووکردنەوەکان کە هاوڵاتی زۆر پێویستی پێوێتی بۆ ئەوەی کە خانوو ماڵەکەی نوێژەم بکاتەوە. ئەوەش لە ڕێگەی ئەو قەرەبووە دەبێت کە حکوومەت دیاری کردووە لە ڕابردوودا. ئەم دۆسەیەکی زۆر گرنگە، پێشتر بایەخی زۆری پێنەدراوە. بەڵێ فەرموو. سپاس. پارێزگای سەلاحەدین یەکێکە لەو ناوچانەی کە زیانێکی زۆری بەرکەوتووە لە بەهۆی داعشەوە. یعنی ساڵانە ئەو بودجێ چەندە کە تەرخانیەکەن بۆ سەر لە نوێ بنیانانەوەی و شارە؟ پارێزگای سەلاحەدین برای بەڕێزم ڕوبەڕووی وێرانکاریەکی زۆر بووە لە سەروبەندی هێرشەکانی داعش و دواتر. ئێستا میراتیەکی قورسمان بۆ ماوەتەوە، دەستکراوەی نییە لە ئاوەجانکردنەوەی پارێزگاکە. دەزانی و پارەی کە تەرخان دەکرێت زۆر کەمە بە بەراورد بە و ڕێژەی کە کاولکاری تێدا هەیە. ئێمە کێشەی ئاو، کارەبا، ئاوەڕۆ، هەموو ئەوانەمانەیە وێزگەیەکی کارەبامانەیە تاوەکو ئێستا بە تەواوەتی کار ناکە، بەڵام هەندێک کار دەکرێت هێواش هێواش وێزگەکە بکەوێتە سەرکار. بۆیە بە دڵنیاییەوە زۆرێک لە کارەکان بەردەوامی تێدا هەیە لە چاکردنەوە شیاندنەوەی، بەڵام دەبێت هەوڵەکان زیاتر بێت. ئەو شیاندنەوەی لە ڕێگەی ئەوە دەبێت کە حکوومەتی ناوەندی پارەی زیاد و باشی بۆ تەرخان بکات. پارێزگای سەلاحەدین زۆر دەوڵەمەندە بە دەرامەتی ئاو، ئەوە دیجلە و ئەوە زەی گەورەشی پیادا تێدەپەڕێ.
ڕێژەیە و کەسانە چەندن کە لە پارێزگاکە کەمتر دەستیان دەگات بە ئاوی پاکی خواردنەوە؟ برای بەڕێزم دەزانیت کە پارێزگاکە ئێمە ناوچێکی فراوانە پارێزگایەکی فراوانە و ئەو وێرانکاریەی لە ڕابردوودا بووە وای کردووە کە ئاودانکردنەوە تێیدا بەردەوام نەبێت بۆیە ئێستا ئێمە چوینەتە نێو ئەو ڕکابرایەتی بۆ هەڵبژاردننی جومەنی پارێزگاکان هەیە بۆ ئاودانکردنەوە ناوچەکانمان لە هەڵبژاردننی داهاتوو ئەگەر لەسەر ئەو بابەتە بەردەوام بووین ئەوە بەدڵنیاییەوە ئاودانکردنەوە زیاتر دەبێت. ئێمە دەمانەوێت شایستە و مافی خەڵکەکانمان وەربگرینەوە و دەستەبەریان بکەین. دەزانی هەر بەربژێرێک لە پرۆگرامی لەوە لە کارنامەی هەڵبژاردننی خۆی دەیەوێت خزمەتی خەڵکی ناوچەکەی خۆی بکات. ئەمە دەمەوێت کورتەیەکت بۆ باس بکەم. ئێمە بە پلەی یەکەم دەمەوێت ڕێکەوتنمان بێت لەسەر ناسنامەی سەلاحەدین بە سەرکردەکانیەوە هەوڵ ئەمە دەکەین کە ناسنامەی پارێزگاکە بپارێزین و کار دەکەین ئەو ستەمەی کە لەسەر پارێزگاکە هەیە هەڵی بگرین. پرسیاری کۆتاییم بەڕێز حسێن. چونکە خەڵکێکی زۆر ڕوبەڕووی ستەمکاری بوونەوە ستەمێکی زۆریان لێکراوە هەراسان کران بۆیە ئێمە زۆر هەوڵ دەدەین کە ئەو ستەمە هەڵبگرین لەسەر خەڵک و ئومێد دەکەین و بایەخ دەدەین بە کەرتی پیشەسازی و ئومێد دەکەین کە شارۆشکەی بازرگانی و شارۆشکەی پیشەسازی دروستکەین لە ناوچەکانمان بە تایبەت ناوچەی پیشەسازی کە زیاتر کارگەیەکی تێدا هەبێت. پارێزگایەکی زۆر دەوڵەمەندە بە گەشت و گوزاری ئاینی ینی ساڵانە ملیۆنان زیارەتکار دێنە سنووری پارێزگاکە. چیتان کردووانی هیچ پلانێکتان هەیە ئەمە وەکو سەرچاوەیەکی داهات لە ڕووی گەشتیاریەوە تەماشا بکرێت؟ هاتنی بۆ نمونە 3 ملیۆن کەس کەم نییە، داهاتێکی زۆرە. هیچ پلانێکتان هەیە؟ بەڵێ هەروەها ئێمە لە سامەڕا و لە شوێنی دیکەش هەروەها شوێنی گەشتیاریمان هەیە بە تایبەت لە سامەڕا لە هەموو پارێزگاکانەوە بۆی دێن بۆ مەزارەکان و بۆ بەجێگەیاندنی سەردانە ئاینیەکان. ئێمە ئومێد دەکەین پشتیوان بەخوا کە بتوانین دەرفەتی گەشتیاری بڕەخسێنین بۆ ئاوەدانکردنەوەی شارۆچکەکان و هەموو پارێزگاکە بۆی داهاتی گەشتیاری بگەڕێتەوە بۆ پارێزگاکە. بەڵام ئەمە زیاتر لە قۆناغی داهاتوو دەبێت. بەڕێز حسێن زۆر سپاس دەکەم. بەڕێز حسێن هادی حەموود بربژێری پارتی جەماهیری وەتانی لە پارێزگای سەلاحەدین، زۆر سپاس دەکەم. هەر بژیت. زۆر سپاس دەکەم. لە کامەرێک ئەوەی کە تۆزێک لەمە پێش ئەو دەستەواژێن بەکارهێنا ئەڵێن سامەڕا منارەکەی سامەڕا لەو قسەوە هاتووە سوڕە من ڕائە ینی هەر کەسێک بینێتی ئاوا حەبەسا سەرسامی کردووە چییە شتە دروست کراوە چکە شێکە لە شوێنەوارە مێژوویە گرنگەکان لە عێراقدا. باش ئێستا زۆر بە کورتی بە قورچێ بگرین لە بابەتێکی دیکە بەرقوڵێ بکەین لە بابەتی ئەوی پەیوەندی بە بەرهەمی کشت و کاڵیەوە هەیە لە پارێزگای سەلاحەدین زیاتر لە ئەوەی پەیوەندی بە چاندنی گەنمەوە هەیە 1 ملیۆن و زیاتر لە 100,000 تۆن گەنم با بڵین دۆنم ئەوەندە داچێنراوە بەچی یعنی 1 ملیۆن و 100,000 دۆنم داچێنراوە ڕووپۆش کراوە بۆچی بۆ چاندنی گەنم و بەرهەمی گەنم لە ساڵی 2022 540,000 تۆن بۆ بەڵام لە ساڵی 2023 زۆر لەوە زیاترەوەی کەیسە بۆم باسکردن کەمێک لەو پێش ئەمە ئەخیر ئەبدەیتە کە پێمان ئەڵێ 780,000 تۆن گەنم بریتی بۆ لە بڕی ئەو بەرهەمەی کە ئەم ساڵ لە پارێزگای سەلاحەدین بەرهەم هاتووە. بەڵام هێشتا من چەند مژارێک ماوەکە بە هەڵپەسێژایی ماونەتەوە و بۆی هەڵ نەپەسێژرێن و وەڵام بدرێنەوە بە کورتی و بە پوختی و بە هەستیارانە ئەو وەختە بەڕێز هەستیار قادر با تەشریف بێنێ بۆ ستۆدیۆ تا کەسێ زۆر بە خێر بێ
زۆر سپاس دەکەم. دیجلە و زەی گەورە بەناو ئەم شارات تێپەڕێ، بۆچی تا ئێستا بەنداوی گەورە دروست نەکراوە لێرە؟ کێشەکە چییە؟ خۆی ئێستا داواکاریان هەیە بۆی 6 بەنداوی بچووک دروست بکرێ، جگە لە سامەڕا کە 150 ملیۆن مەتر سێجارە خۆگرێ، بەڵام پێشتر پرۆژەیەکە بوو لە 2021 بڕیاری لێدرا بەنداوی بەکحول بوو، بەڵام دوای 2020 هەڵوەشێنرایەوە. یەکێک لە مەسەرەن حکوومەتی کرد بە دوو بەرەوە، ئەوەی کە لەگەڵ دروستکردنیان لەگەڵ دروست نەکردنی تەبانەوانی کە پاڵپشتی دروستکردنیانە کریانوت ئەتوانێت 30,000 دەرفەتی کار بەرەخسێنێ 250 مێگاوات کارەبا بەرهەم بهێنرێ 3 ملیار مەتر سێجا ئەو لە خۆ بگرێ. ئەم چارەسەرانەی هەبوو 27 گوت نەهێڵێ زیانی رافاویان پێ بدا، بەڵام گروپێکی تر هەبوون کە لە دواترە ئەمان ڕان چووە پێشەوە بە پێی بڕیاری ئەمان کە پرۆژەکە ڕاگیراوە بوو کە یانوت چل گوند ئەکەونە ژێر ئاوە دەیان هزار کە زاوەرا بن 100 دۆنم زەوی 100,000 دۆنم زەوی کشت و کاڵی ئەچنە ژێر ئاوە، لەبەرەوە پرۆژەکە ڕاگیرا ئەژناوەیشە بوو لە پرۆژە گەورەکان کە جێبەجێ بکرا لەو شار. کاکە سەرباسی شتێکی دیکە بکەین، وەکو بربژێرەکە گوتی سنووری شارەکان زۆر فراوانەوە کێشەی گەورەشیان، بەڵام بەقەدر فراوانەکەی و بەقەدر کاولەکەی وەک باسەکرێ گەندەڵیەکی زۆر هەیە. ئەمە توانی بەداتا پێم بڵێم قسە یعنی چی؟ پارێزگای سەلاحەدین دوو جۆر گەندەڵی سەیری تایە، یەکسەر مەسەلەی گەندەڵی بە فیڕۆدانی پارە زۆرە، بەڵام وەرگرتنی بەرتیل لە کۆمپانیاکانیشی دیەکێ لەو کێشە گەورانەی کە ڕوبەریۆم پارێزگای کۆمپانیانەی کە ئاوادانێکەنەوە ئەوانی کە پرۆژە پێشکەشەکەن. تەبان داتایەکەی ئەڵە لە 2009 تا 22 نزیکەی 3 ملیار دلار دیار نەماوە، هەنێک هێڵە سابی سوێنجی خەرج کراوە 75%ەکەی تری دیار نەماوە، ینی 2 ملیار لانی کەم 2 ملیار ئەوەیە، ینی دیار نەماوە بە هەدەر چووە. تەبان لە ماوەی ڕابردوودا پارێزگاری پێشتر عەمار جبوری ینی ئەمەنە دۆسی لەسەر بوو، وابزانام 3 بۆ 4 بڕیاری یەکێک گرتن بوو، یەکێک مەنعی سەفەر بوو، یەکێک ئەوە بوو کە مڵکوماڵی دەستی بە سەرابژێری، ینی نەیانەزانی چی لێ بکەن، لەبەرەوەی ینی داهاتەکەیەوە زۆر بوو نەیانەزانی بۆیان حەل ناکرا. 1.7 ملیار دینار بوو چەند مڵکێکی کڕیب، ینی کێشە ئەوەیە بەرپرسە باڵاکانیان ئەم کارانیان کردووە هەمووی بە پارە، مەسەلەن پرۆژەیەک تێ بەرامبەر بە پارە تقریباً وازام 13 بۆ 14 دۆسیەی گەندەڵی گەورەی تایە، بەشێکی زۆریان پەیوەندیدارن بە پرۆژەکانی ئاوادانکردنەوە. یعنی لەبەرەوە ئەو شارە لە ڕووی گەندەڵیەوە کەم کێشانەی هەیە لە جێبەجێکردنی پرۆژەکانی شار کێشەی بۆ بەس داعش کاولی نەکردووە، ئەوەی کە ئەو قسەی کە لە پێشترا ئەوترا گەندەڵی مەترسی گەندەڵی لە مەترسی داعش مەترسی داترە وە ڕوبەڕووبوونەوەش ئەوە لە سەلاحەدین تۆ ڕێک لە سەلاحەدین بەرجەستە بووە. کاکە سێر تۆ ئیدیتۆری دەستی عێراقیت، زۆر شارەزای تێ لە عێراق هەر بژیت، ئامادەکاریان بەرنامەیەشی زۆر سپاس دەکەم. گوشراوێکەوە ڕەندی بەرنامەکەش گوشیوە لە ئەخیرا بە پێکەوە سەرنجی بین باشە هەندێک شتی دیکە تووتووە زانیاری دیکەی تایە کەسێکی زۆر باڵادەست وەختی خۆی لەم شارە لەدایک بوو بزانین چیە. سەلاحەدین 9.5 لە سەدی خاکەکەی کێشە لەسرە. خورماتوو یەکێکە لە قەزاکانی لە کەرکووک دابڕێنرا، کورد داوای دەکات شیعە نایداتەوە، سوننە لە دژێتی. سەدام حوسێن لێرە لەدایک بووە، ئێستا ساڵانە زیاتر لە 3 ملیۆن شیعە سەردانی مەزارە ئاینەکانی دەکەن. یەکێک لە گەورەترین پاڵاوگەکانی عێراق لێرەیە. 32 لە سەدی نەوت و بەنزینی عێراق لەم پارێزگایە بەرهەم دەهێنرێت.